بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێ بێ. خۆشەویستانم زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری وازی شادە بم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. بەڕێزان لەم بەرنامە باسی عەشق و خۆشەویستی ئەکەین. تەوەرێکی زۆر گرنگە کە ئێمەی مرۆڤ هەردەم پێویستمان بە خۆشەویستیە. بۆ ئەم بابەتە دوو میوانی بەڕێز لە ستودیۆکانمان لە سلێمانی ئامادەن کە پێکەوە بتوانین گفتوگۆی بکەین. ئەوانیش ڕۆژنامەنووسی ناودار زۆر بەڕێز حاکم فەرهاد. حاکم بەخێر بێ. زۆر سوپاس کاک سۆران، گەورەت کردین. چاوم ماز دەکەم گەورن. هەروەها خاتو پەیام ئیبراهیم چیرۆکنووس خاتون پەیام جەنابیشت بەخێر بێ. زۆر سوپاسان دەکەم کە ئامادە بوون ئەمڕۆ لە سلێمانی. کاک حاکم ئێمە لە تیڤی زۆر بەیەکەوە گفتوگۆ ئەەکەین. ڕاست ئەزانم لەوانەیە بینەرە خۆشەویستەکان زۆر ئەوە نەزان ئەو دیوەی کە من زیاتر جەنابەت ئەناسم کە گفتوگۆکەین لەسەر زۆر بابەت. یەکێ لەو بابەتانە کە عیرفانیەت و تەسەووف و عیشق و خۆشەویستی جەنابتان خوێندنەوەتان زۆر بووە بۆ ئەم بابەتە. شارەزایەکی باشتان هەیە. جا حەزەکەم ئێستا بینەرە خۆشەویستەکانیشمان ئەوە بزانن کە حاکم تا چەندێ خەریکە قوڵە بێتەوە لەو بابەتە. حاکم ئێمە وەکو مرۆڤ تا چەندێ پێویستمان بە خۆشەویستیە؟ کاک سۆران سوپاس دەست خۆش بۆ ئەو بەرنامەیەش. ئێمە بەڕاستی هەندێک جار ینی هەندێک شت لە یەکتری جیا بکەینەوە. هەڵبەت مرۆڤ بە بێ خۆشەویستی ناژی، مەحاڵە ژیانی. دەنا دڵی پڕە بێت لە ڕق، کە پڕیش بوو لە ڕق هیچ شتێک نایهڵێت جگە لە وێرانکاری نەبێ. ئێمە هەمومان بەرهەمی خۆشەویستی دەبێت هەوڵیش بدرێ بەردەوام تۆ خۆشەویستی بچێنی لە دڵی هەموو کەسێکە. گیانی تۆڵە لابەری هەوڵ بدەیت چەنێ بۆت دەکرێت ڕق نەهێڵی. ئەگەر بە قەدەر وچی ئەڵێن تۆسقاڵە زەڕەیەکیش بێ بێتە ناو دڵتەوە. بۆیە ژیان یانی خۆشەویستی. خۆشەویستی بە هەموو لقەکانیەوە، بە هەموو جۆرەکانیەوە. جا خۆشەویستی نێوان ژن و پیاوێک بێ، کوڕ و کچێک بێ، خۆشەویستی بۆ کارەکەت بێ، خۆشەویستی بۆ نیشتیمان بێ، خۆشەویستی بۆ دایک و باوک و خێزانت بێ. هەموو لقەکانی خۆشەویستی هەر هەمووی لەناو ئەو وشەی خۆشەویستی جارێک کە کۆ دەبنەوە کە دەکاتە چی؟ دەکاتەوە خۆشەویستی و مرۆڤ دۆستی. زۆر گرنگە ئەمە ببێ لە ناو مرۆڤە، مرۆڤ بتوانێت جگە لە خۆشەویستی هیچ شتێکی کە نەدا بە هیچ کەسێک، ڕێ بە ڕق نەدا. حاکم ئەگەر خۆشەویستی لە دڵی مرۆڤێکا بێ ئەتوانێت لە هەمان کاتیشا ڕق لە دڵیا بێ؟ ئەگەر خۆشەویست کاب ئەو کەسە ئەگەر توانی هەوڵ بدا دڵی تەنها ڕێگە بە خۆشەویستیدا مەحاڵە ڕقی هەبێ. ئەگەر ڕقیشی هەستێ ینی جاری وایە تۆ لە شتێک تۆ ڕابی لە زۆر کەمە ئەوە ناکاتە ڕق. ئەوە تووڕەبوونە لە ڕەفتارێک، لە هەڵس و کەوتێک، لە شتێکەی بینین. ڕۆژانە ئێمە مەسەرم بۆ نمونە ینی بەسیترین شتت پێ بڵێم، ئەبینی کەسێک لە ئۆتۆمبیلەکەیەوە شتێک فڕێدا، بوتڵێک فڕێدا، تۆ لای خۆتەوە تووڕابی. ئەمە ڕق نییە، ئەمە پێناخۆش بوونە لەبەرەوەی خۆشەویستی ژینگەویش خۆشەویستی بۆ ژینگە. ئەوە بۆیە لەویا تۆ تووڕابی، ئەمە ڕق نییە. بەڵام هەندێک کەس هەیە لە مناڵیەوە کە ڕەنگە دواتر خاتون قسە لەسەر ئەوە بکە، هەندێک جار پەروەردەی خراپ بۆ مناڵ وای لێ ئەکا دوایی ناو دڵی بە هیچ جۆرێک ڕێگای خۆشەویستی تیان نەمابێ، ینی دڵەکە پڕ بۆ لە ڕق. ئەوەش بەڵام دەکرێت چارەسەر بکرێت، چونکە وەکو وتم ژیان دەبێ خۆشەویستی مەحاڵە چۆنەژیت ناقەتێ. ناوەڵان دەدی بە قەولی هەولێریان ناقەتێ نەوەڵە. پەیام خان جەنابتان وەکو چیرۆکنی نووسێک کە چیرۆکە نووسن بۆ مناڵان زیاتر، تا چەند گرنگە چیرۆکەکانی ئێمە کە بۆ مناڵانی ئەنووسین یاخود ئەوانەی کە دایک و باوکان بۆ مناڵانی ئەجێرنەوە یا داپیرە و باپیرە، تا چەندێ گرنگە چیرۆکی خۆشەویستی بێ، ژیان دۆستی و مرۆڤ دۆستی بێ؟
دەست خۆش کاک سۆران زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لە کوردستان 24 بەڕاستی تەورێکی زۆر گرنگە زۆر سپاس خۆشەویستی بەڕێی من و بەمانە فراوانەکەی بریتە لە پێدانی محەبەت بەبێ مەرج بەڵام کێ ئەمە ئەکا دایک پلەی باڵای بەرەکەوێت دایک باڵاترین کائینەکە بتوانێت ئەم محەبەتە بێمەرجە بدا بەکێ بە مناڵەکەی خانمان یا دایک چکە تۆ خانوی بەڵێ بەڵام دایک یعنی خانم هەیە دایک نییە بڵێن پرۆسی زەواجی نەکردووە خۆشەویستیەدا بەڵێ ئەوەیان بابەتێکی ترە بەڵام دایک با بڵێن محبەتی بێمەرجی هەیە بۆ مناڵەکەی ئەو کاتێک کە لە سکیاتی بێ ئەوەی بیبینێ بێ ئەوەی بزانێ عەتف و سۆزێکی حەنانێکی بێ حەدی هەیە بۆ مناڵەکەی هەرەو کاتێک کە مناڵەکەی ئەجوڵێ حتمما ئەمە دایک نەبێ پیا و هەستی پێ ناکە ناتوان هەر بیریشی لێ بکاتەوە ئەو کاتێک کە دووگیانی بە مناڵەکەتەوە کە مناڵەکە ئەجوڵێ محبەتێکی بێ حەدت هەیە دڵخۆشیێکی بێ حەدت هەیە خۆشەویستێکی بێ حەدت هەیە بۆ مناڵەکەت ئەمە دایک بەڵام ئەگەر ئێمە بین خۆشەویستی ئەگەر لە ڕێی چیرۆکەکەشەوە کەوتە بۆ مناڵ بەیان بکەین ئەتوانین لە ڕێی چیرۆکەوە کە باشترین هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە تۆوی خۆشەویستی لە مناڵەکانمانە بچێنین بۆی لە گەورەیە بتوانێت بیداتەوە چکە هەمیشە مناڵ وەکو میمۆریەکی ئامادەکرا وایە وەرئەگرێ هەتاوەکو تەمەنی 5 ساڵی کە فەیلسوفەکان جەختیان لەسەر کردوتەوە ئەم تەمەنە وەرەگرێ و لە دوجارە ئەیداتەوە چی ئەداتەوە ئەو ژینگە و دەور و بەر و خێزان و دایک و باوک و بە خێوکارەی کە چیتیا چاندووە هەروەکۆی زەویەی کە تۆ چیتیا ئەچێنی ئەوەی لێ ئەدووریتەوە بەڵام کاتێک کە گەورە ئەبێ با بڵێن مناڵ بۆ خۆی هەر کاینێکە پڕە لە محبەت و خۆشەویستی ئەو ڕق نازانێ بەڵام ئەو ژینگە ئەو وڵاتە ئەو کەلتورە ئەو شوێنە ئەو خێزانێ کە تایە گەورە ئەبێ ئایا مانای خۆشەویستی لە لای ئەوان چییە؟ ئایا مانای بنەمای خۆشەویستی بۆ ئەو چییە؟ ئەم مناڵە بە هەمان شێوە بەرمەجە ئەبێ هەتا ئەو کاتێک کە گەورە ئەبێ خۆی ئەگەر بیەوێ لێکدانەوەی بۆکاوە ئەگەر با بڵێن کەسێکی ناڵێم نائاگاوەی کە نێوێ بیر بکاتەوە هەر بەو شێوازەی گەورە بۆ ئیش لەسەر خۆی نەکا هەر بەو بەهانەوە گەورە بێ کە لە مناڵیا بووی پێناسەکراوە بۆیە خۆشەویستی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئێمەی دایک و باوک پێشەوەی مناڵێک بێنینە دنیا بزانین مانای خۆشەویستی چییە و خۆشەویستی بدەین بەکێ و مەرجەکانی خۆشەویستی چین ئەوەی کەوتم کە تەنیا دایک بۆ ئەتوانێ بێمەرج بەڵام لە دوجارە کە تۆ بووی بە ئەوەی کەسێک بڕیار لەسەر ژیانی خۆت بدەیت ئەبێ لەسەر بنەما خۆشەویستی بکەیت زۆر باشە چەند بەرنامەمان کردووە یعنی دەروون ناسەکانیش ئەوانەی کە لەو بوارە قۆڵ بوونەتەوە زۆر باس ئەوواکەن ئەسە من ئەڵێم چیرۆکەکان زیاتر و ئاماژە بۆ ئەوکەن کە چیرۆکانە بێ بۆ دایک و باوکان بێن دایک و باوکەکەن کە جیلە مناڵەکە پەروەرداکەن و جیل نوێکە پەروەرداکەن بەڵام ئێستا ئێمە مناڵ بووین نازام گەر حاکم لە بیری بیا جەنابەت چیرۆکێکەکە بوو ئێمە هەرمان خوێن ئەوە کێ تەپەتەپە کاکاسە و کۆچکەم پڕ لە خۆڵەکە کێ خواردوێتی تیتی من کێ خواردوێتی بیلی من بێتە شڕەجەنگی اینجا دوایی نازم شاخەکەی بۆ دروستەکەن و شاخەکەی ئەچێ لە وورگی گورگەکە ئەدا و بەچکەکانیانە دەرێ یعنی چیرۆکە تەسەور ناکی ئەمە خۆشەویستی دروستکە ئەمە ترس و دڵە ڕاوکێ و تۆقانن دروستە بەڵێ دەست خۆشکاک سۆران نمونەیەکی زۆر جوانی هێنایەوە بیریش باشەکە بە مناڵی ئەومانە پرۆگرامەکانی خوێن ڕۆحم چوو بەڵێ بە دڵنیایی پرۆگرامەکانی خوێندن هۆکارێکی زۆر گرنگە بۆ چاندنی تۆی خۆشەویستی و مرۆڤ دۆستی و ژینگە دۆستی و ئاژەڵ دۆستی و تەواوی خۆشەویستیەکانی تر کاریگەری بە ئەرێنی و بە نەرێنی لەسەر مناڵ و لەسەر ئایندەی کۆمەڵگە وڵات لە دوجارە هەموو ئەو چیرۆکانی کە لە ڕابردووە هەبوون لە پرۆگرامەکانی خوێندناوە لە ئەو حیکایەتانی کە بەڕێز کاک حاکمیش پێش بەرنامەکە باسی کرد کە باو باپیرانمان بۆ ئێمەیان نەگێڕایەوە بەداخەوە سایکۆلۆژیای نازانم ئێمە وایە وەکو کورتیان ئەو بار و زروف و قەیرانانەی بە سیاسیانی کە بەسەر ئێمەیە هاتووە هەمیشە لە جەنگ و شەڕابووین چیرۆکەکانی ئێمە من بۆ خۆشم کە دایک و باوک و باپیر و نەتمان بۆیان
دەگەڕێنە هەمیشە تۆقاندر بوو شەو لەبان لە سەربان ئەگەر نەخەوی ئەو خنتێنێ ئەو کوژێ ئەمیە دوات بێکە ئەو فیلەکە هەڵیە دڕێ بۆ نمونە هەر لە چیرۆکە ئەوروپیەکانی هەیە مەڕەکە گورگەکەی خوال ناوسکیات دەریێنوەمانە ئەمانە ڕق دروستەکە ئەمە هەستی تۆڵە سندنەوە لە لای مناڵ دروستەکە ئەمە هەستی شەڕەنگێزی لە لای مناڵ دروستەکە ئەمەش لە مناڵیە بەبێ هیچ گومان و شک و دوودڵیەک کە لە مناڵیە چێندرا مەحاڵە لە گەورەبوونا بتوانانی بیسڕیتەوە لە هارد دیسکەکە خەزن نەبێت خەزن بووە بە جدی یعنی هەر دڵنیا بەلەوە خەزن ئەبێت لە ئاگایی تا یعنی جاری وایە تۆ لە شعور تا ئەم شتانە دوێت من تەمەنم نیو قەرنە هێشتا بیرم حتمما باوەڕکە کاگی سۆران لەوانەیە شتی دوێنێت لەوانەیە بە باشی بیر نەمابێت بەس هەموو ئەوانەی لە مناڵیان ڕوویاوە لە میمۆریمانە خەزنە چکە ئێمە ئامادە بووین بۆ ئەوە ئێستا ئامادەین بۆ بەرنامەکەت بۆ نمونە بیرت لای ئەوەیە دوای ئەمە چیەکەی چینە بەس لە مناڵیە مێشکت هەر ئەوەیە بۆ نمونە بە مناڵەکەت بڵێ من بەیانی ئەدبەمە دەرەوە بۆ فلان پارک تۆ بیرت چۆتەوە ئەسڵەن کە ئەمەد پێوتۆ ئەو بیرەتی و جەخت ئەکاتەوە وعدیاوە ئەگەر نەیکەی تووشی بێمتمانەیت ئەبی لە لای ئەڵێ من دایکێکم هەیە باوکێکم هەیە بێمتمانەی تۆی بێمتمانەی خۆشەویستی کاڵ ئەبێتەوانی یعنی تۆ قسەیەکەکەی وا هەستەکەی قسێکی زۆر ئاسانە بۆیە پەروەردەکردن ڕۆڵی گەورە ئەگێڕێ لە چاندنی تۆی خۆشەویستی لە دەرونی مناڵە بۆ کۆتایی و گەورە بوون زۆر ڕاستە ئێمە ڕای هەندێک لە خۆشەویستانەوە وەرگرتووە دەربارەی ئەو بابەتە پێم خۆشە پێکەوە تەماشایکەین و دوای دێنەوە بەرنامەکە فەرموو تو ئەبێ کۆی مرۆڤایەتت خۆش بێ ئەگەر کۆی مرۆڤایەتیت خۆش بوێ ئەوە ئەو کاتە خۆشەویستیت هەیە ئەو کاتە ویژدانت هەیە بەس ئەگەر خۆشەویستی نەبوو ویژدان نەبوو ئەوە دوورین لە مرۆڤایەتیەوە بە شەرمانای بەشەرێ دوو نەکەین ڕۆح خۆشەویستی ڕۆح جوانترین بنیاتە لە ڕۆحی ئینسانە لە مێشکی ئینسانە لە جوانیەکانیە لە سروشتە ئێمە ئەبێ خۆشەویستیمان بۆ بنجەیایەگە بێ ئەبێ خۆشەویستیمان بۆ هەموو شتێگە بێ ئەبێ لەو دەشتە خۆشەویستیمان ئەبێ بۆ ئاو بۆ کانی بۆ تەنانەت بەردێک بۆ هەموو شتێگە بێ خۆشەویستیمانە بێت چکە ئەگەر خۆشەویستە بۆ هەر شتێکی تر بڕیەوە دنیاکە جوانتر دەبیتن ژانەکە خۆش دەبیتن ڕق و قینەکە نامێنێتن زۆربەی ئێساکە گوروگرفتەکە هەیتمانە کومەلگە هەموو ڕق و قینە و بێزار و بێتاقەت و گلەیە کەسێک لە کەسەش دانانیشتن باز بکاتن برێ ئەو ڕۆکە ئەوی شەم کرد بە خۆشەویست ئەو ڕۆکە کەسە کاتە کنم بۆ نەوعی مشکلە چێ بچێشە چێ لەگەری دانیشتن بە خۆشەویستیان بە عسرە تۆ قسەی لەوە بکەی وەک کە چەند سارێک برادەری بیان وەک چەند سارێک لەگەری بی وەک چەند سارێک تێکەڵ بووی لەگەری یعنی ڕوحیان لەگەری تێکرد ببی دوو برادر کە پێکەوە دادەنیشن یەکتریان خۆش بوێتن بەبێ دەنجیش فکر لە یەک دەکەنەوە حەزیکردن تشتێکی گەلای جوانە بەس نوکێت بووینە دوو جۆر حەزیکردنەوە ڕۆستمەوە هەی و حەزیکردنەوە دەم بورۆندنیا هەی نوکە بۆرە پدریۆ کچ و کوڕێتما ڕۆستیژی بوو دەم بورۆندن یەتگەلەی مەخۆ بنیڤە هەکەم بەرە خوبداینێک کچ و کوڕێتمان نوکە بنۆڤێ حەزیکردن دێتگەلێک و دوۆخبن بەلێ دەبێژنی ئەم هاڤۆڵین تنێ بنۆڤێ حەزیکردن گەلێک و دوتۆخبن هەر بوو مەسلەحاتێت خۆ زۆر گرنگە ڕۆژانە خۆشەویستی ببەخشینە داک و باو و خوشک و برایەکانم چاودەوری خۆمان بەبوونی سۆشیال میدیا بەبوونی ئاڵۆزی ژیانەوە هەموو شتە بە خێرایی تێپەڕێت ئیتر هەم چکر ناتوانن لەسەر ئەو کەسە بمێنەوە کە پێیان وایە خۆشیانەوە یا هەستێکیان بۆی هەیە مواقع التواصل الاجتماعي والإنترنت أفقلك يعني خلك يعني دوري خصتي يعني دوري خصتي قالك مثلا هر شخص وقتي محدد ماده وكي قالها رودني أو ناب جواك يتحرك يا ماشي بتليفوني أو بإنترنت فأف يعني بتشك يعني خاكي دوري خاكي أفينيل سر أساسا كي بواري چي بدون بين دو كسادا الدم أبواريانو مير أوتوماتيكيا حاجكرين دشنو بجيزان لو سردما عشق خوشويستي كواما ويستاوي كهيا مي ماده أمرو كابرا دوای ماده كوتوا كي ماده بيبو قبلين جياني هيا يعني أمرو گنجك زور سبورتيش بو كماده نبو يعني براد بو نبي كسيك دوای كوتوا لبر خوشويستي زور كما يعني شتيك وهمي بو با چۆن بڵێ دنیای سەرمایەداریە لە دنیای سەرمایەداریە با خۆشەویستی هەیە ئەوەی کە هەیە هەمووی دوای مادەکەوتوە ئەمڕۆ کێ کاسەی پڕ بوو ئاشتی لە ماڵە هەیە کێ کاسەی پڕ نەبوو ماڵەکەی پڕ ئاژاوەیە حەزەکە 100 جار خۆشەویستی یەک بن و لێل و مەجنون بوون ئەو بەڕێزەی کە کۆتا لێدوانیدا زۆر ڕەشبین بوو ئەڵێ لە دنیای سەرمایەداری ئەتر خۆشەویستی نەماوە و زیاتر بۆ بە مەسلەحەت
یەکەمێ بزانم ماوە خۆشەویستی ئەمە یەک دوو جیاوازی نێوان خۆشەویستی و عاشق چییە؟ باش وڵا دێمە سەر هەردوو بابەتەکە بەڵام لە قسەی ئەو کاکەوە کە لە ئاخر کەسوتی عاشق نەماوە دنیا بووە بە مادی تەکنۆلۆژیا هاتنی تەکنۆلۆژیا چەنێ ئاسانکاری بۆ ژیانی مرۆڤەکە بەقەدەر ئەوەش ئەبێت تۆ باجەکەی بدەیت ڕاستە ژیانی ئاسان کردوی بەڵام ئێستا وای کردو بمانەوێت نەمانێت من ناڵێم خۆشەویستی قەت نافەوتێ بەڵام وای کردووە ئێستا گەنج هەموو شتێکی بەپەلە ئەوێت ینی بە خێرایی ئێوێ بگاتە ئەو شتە مەسەرەن ئەوێ زۆرترین پارەی دەستکەوێت بە خێرایی دەستیکەوێت گرنگ نییە چۆن دەسێکەوێت چەنی دەسەکەوێت بۆیە لە خۆشەویستیشە وایە سەری لێشێواوە پێی وایە چۆن بە خێرایی کەسێکی خۆش بوێ بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە بەڵام لە هەموو حاڵەکانە مەحاڵە ژیان بەبێ خۆشەویستی با بێمە سەر وشەی عاشقت بەکارهێنا جیاوازیەکەی نێوان عاشق و خۆشەویستی کاک سۆران عاشق بە هەردوو لاکەیە جا لایەنە عیرفانی ڕۆحیەکەی بێ یاخود لایەنە مادیەکەی بێ عاشق عاشقە ئەگەر تەماشاکەی سۆفیە گەورەکان وەکو حەلاجە بایەزیدی بەستامیە ئیبن العەرەبیە حەزرەتی مەولانایە شەمسی تەورێزیە ئەمانە کە باسی عاشق بۆکەن لە لایەنە ڕۆحی و عیرفانیەکەیەوە بۆت باسەکە بۆ نمونە ئەو سۆفیە گەورانە کە عاشقی خوا بوون جەلە جەلالوه نە لە ترسی جەهەنەمە نە لەبەر پاداشتی بەهەشتیشە تەنانەت تەنها و تەنها لەبەر خودی گەورەی خوا خۆیەتی خۆشەویستی بۆ بەڵێ ئەو بۆیەڵێ عاشق چاوەڕوانی هیچ شتێک لە معشوقەکەی ناکە بۆ نمونە حەلاجەڵێ ئەڵێ لە هەر شتێکی جوانە تۆ ئەیبینی خوا ببینە دەسەڵاتی خوا ببینە گەورەی خوا ببینە ئەمە لە لایەنە ڕۆحی و عیرفانیەکە و چونکە قوڵبوونەوەی زۆری ئەوێ بەڕاستی ئەوەندەی کە من زانیاریم هەبێ ڕەنگە زانیاریی بە قەولی کۆیان شتۆکەک بێ ینی ئەوە زۆر کەمیشە سەردەمانێک زۆر هەوڵم دەدا بەڵام ڕەنگە ئێمە نەتوانین ئێمەمانان قوڵ بینەوە لە ناو ئەو عیرفانەیە تەحملی نەکە یان زۆر مەترسیدارە ڕەنگە مێشکوان تەحملی نەکە بەڵام لە لایەنە مادیەکەوە لە لایەنە دنیاییەکەوە وەرە تۆ تەماشاکە هەموو ئەو نووسەرە گەورانە هەموو ئەو شاعرە گەورانە بەوانەی خۆشمانەوە بە کوردیشەوە نالیە ماحویە ناریە هەموو ئەمان ئەو داهێنانە گەورانی کردوانە ئەمە عاشقە هەموو زانا گەورەکانی کە هاتووە داهێنانی گەورەی کردووە ئەمە عاشقە ئەوەی کە پێشتریش باسمان کرد کە گراهام بێڵ کە تەلەفۆنی داهێناوە ئێستا زۆر بەمان هەمومان هەموو هەرکەس لە سەر تاسەری دنیاە کە تەلەفۆنە گۆڵێ هەلو وە بەبێ ئەوەی بزانێت کە ئەوە سێپیتی ناوی خۆشەویستەکەیەتی ینی ئەو هەوڵەی کە داوێتی بۆ ئەوە بووە بگەڕێرەوە سەر چیرۆکەکانی خۆشمان چیرۆکە کوردیەکان لێل و مەجنون و شیرین و فەرهادە خەج و سیامەندە ئەمە عاشقە بۆیە پێویستە عاشق لە خۆشەویستی جاب کرێت و جا ئەگەر ئێستا گەنج ئێستا ئەم قسەیەم لێ قبول بکەن بەڕاستی ئەوان زۆر جەریئن زۆر ئازان من بۆ خۆم ئەو جورئەت و ئازایەتیم نییە بۆ هەموو شتێک بڵێم عاشقە ئەوان دەبینی یەکێک مایکێکی پێ یان دووسێ کەس ڕەفیقنەڵێ ئەرێ عاشق بووی چۆن کاکە ینی چۆن تاهاتیوتە کاکە دووسێشە دەبێت لە یەکتری جا بکرێتەوە حەز و خۆشەویستی و عاشق ئاخرین پلەیە کە تۆ چاوەڕوانی هیچ شتێک لە معشوقەکەی خۆت ناکەی تەنها خودی کەسەکەت خۆش ئەوێ ئیتر ئەمە کەسەکەیە یان وەکو هیچ مەسلحەتێکی تیانە یاخو وەکوتم ئەو عارفە گەورانە کە عاشقی خوابوون حاکەم ئێستا ئەوە بەبوورە قسەکەشم پێ بڵێت ینی ئەو خۆشەویستی و عاشقە نەبێ بۆ نیشتیمان ئەو پێشمەرگانە چۆن چۆن شەهید دەبێ کاکە یعنی خۆ لە پێناو معاشیشی کەمان ئەوە کەسە لە مووسڵ ئیعدام کرا چۆن ئیعدام کرا کاکە بۆچی ئیعدام کرا خۆ ئەیتوانی ئیعتراف کاودان پیانە ببێ بە بەعسی و ئیعدامیش نەکرێ خۆشەویستی بۆ ژیانە خۆشەویستی بۆ خاکە بۆ نەتەوەیە خۆشەویستیە بۆ میلەتەکەی خۆتە بۆ زمانەکەی خۆتە ئەمانە هەمووی لقوپۆپی خۆشەویستین بەڵام ئەگەر ئێمە کورتی کەینەوە جارێکی کە بینەوە ناو خۆشەویستی دوو مرۆڤ ئەگەر دوو کەس ینی کچێک و کوڕێک یاخو ژنێک و پیاوێک بە خۆشەویستی زەواج بکەن سەیرەکەی خۆشەویستی دەڵێم ها لە حەز بهێنەرە دەرەوە سەیرەکەی خێزانێکی
بەختەوەریان دروست کردو ڕاستە خۆ هیچ خێزانێک نییە شەڕیان نەبێ وڵا جاری وایە ژنومێر شەڕیان نەبێ کلچی کەری تیابچڕێ ئەبێ تا هەرایەک لەسەر بەڵام چونکە خۆشەویستیەکە هەیە بەردەمی ئەوە ئەگرێ دوزار لێک ئەبورن هەر زۆر بە ئاسانی ڕقەکە ئەچێتەوە ئەو لاوە نامێنێ و شەڕ و فەرتەنەکە نامێ ئەبێتە خۆشەویستی بەڵام ئەگەر ئێمە با تۆزی لێرە ڕاشکاوتر بین ئەگەر ڕێ بدەین حەز جێگەی خۆشەویستیەکە بگرێتەوە ئەوەیان زۆر مەترسیدارە ئەوە پێی ناوترێ خۆشەویستی یعنی حەز و ئیعجاب و ئەبێ جایکێت و ئەمانە ئەبێ هەمووی جا بکرێتەوە ئەمە شتێکی ترە مەسەلەن تۆ بۆ نمونە حەزت لە جۆری ئۆتۆمبیلە ئەمە حەزە تێگەی یان ڕەنگە معجەبی یان سەرسامی بە کەسایەتی کەسێک جاژن بێ یان پیاوبێ ئەمە حەزە ئەمە خۆشەویستی نییە خۆشەویستی هێواش هێواش شەکەرەیەکە خۆ کە مەولانا ئەفەرمێ ئەلا یا ئەیوهە ساغی ئەدر کەسن ڤەناڤلها کە عشقا سان نمود ئەڤەل ولی ئوفتادە مشکلها کە عشق چەکەرەی کرد و لوق و پۆپی دەرکرد ئەو کاتە گیر و گرفت و خەمەکانی دروست دەبن بۆیە ئەو سێ چوار وشەیە لە یەکتری جاکەینەوە بەڕاستی وەکو وتم عاشق داهێنەرە جا ئەگەر بێت گەنجەکانمان ئەزان چی ئەگەن و چی ناکەن بڵێ زۆر ڕاستە پەیام خان ئەو بنەما سەرەکیانە چین بۆ نەک تەنها نووسینی چیرۆکێکیش بۆ پەروەردەکردنی مناڵەکانمان بۆ ئامۆژگاریکردنی نازم تۆزە کێششمێ لەگەڵ وشەی ئامۆژگاری لەگەڵ گەنجەکان یاخود بڵین تاوتوێکردنی بیرروڕا لەگەڵ گەنجانە بنەما سەرێکیەکانی خۆشەویستی چیە چۆن ئەچین لەو دەرگایانە و لە کام دەرگایانەوە ئەچین بەرەو خۆشەویستی بەڵێ ئەگەر خۆشەویستی بە مانەفراوانەکەی بێ و لە پەروەردەکردنی مناڵا بێ و لەوەی بێتە دەرەوە ئێمە تەنها بیش و بهێنین کە ئێمە نازانم لە زاکیرەی ئێمە یاکە ئەڵەی خۆشەویستی یەکسەر کوڕکچێتە بەردەم تو بە گوڵێکی سوورەوە ئەمە گوڵە سوورەکەشی تیا ڕۆژی خۆشەویستیمان هەیە و ئەی چۆن ئەوانەمان هەیە بەڵام ئەگەر ئێمە بە مانەفراوان ئەوەش هیچ عیبێتیانەیە عیبە نیە و زۆر زۆریش باشە و بیرخستنەوەی بەڵام بەبێ بزانی چۆن بەکارێنی و لە کوێ یعنی معقول نییە کوڕکچێ شەڕێکی گەورەیانێ و لە ڕۆژی خۆشەویستیە دوو مانگە قسەیان نەکردەوە بە گوڵێ و دوای قسە ئەمە نواندنە بەڵام ئەگەر بێمە سەر پرسیارەکەی بەڕێز ئێمە چۆن بنەماکانی خۆشەویستی لە مناڵا بچێنین یا خۆت ئەو بنەمایانە چین یەکەم ئێمە ئەبێ بەهاکان بە گرنگ وەربگرین بۆ نمونە کەسێکە خاوەنی بەهای ڕاستگۆیی بێ خاوەنی بەهای متمانە بێ خاوەنی بەهای ئەوەی کە پێڵەن دڵێکی جوان بێ خاوەنی بەهاکانی ڕێزگرتن بێ خاوەنی بەهای خۆشەویستی بێ لە مانای خۆشەویستی تێبگا ئەم کەسە مامەڵەکردن لەگەڵی خۆشە ئاسانە ئەم کەسە خۆشویستنی ئاسانە بۆ نمونە کەسێکە لێبوردە بێ کەسێکە غەڵەتەکانی من زەق نکاتەوە کەسێکە هەمیشە خاڵە لاوازەکانی من نەڵێ داماڵرابێ بە جۆرێک لە جۆرەکان لە ڕق ئەمە من بۆ خۆم بێ ئاگای خۆشم ئەوێ ئەم کەسە لە سەنگەران نەبێ بەرامبەرت ئەوانەی کە لە سەنگەران بەرامبەردەوە ئەوانن کە ڕق لە دڵیانەیە ئەوانن کە لێ دێن ئەوانن کە خۆشیان ناوێ حتممە ئەگەر کەسێ خۆشی بێ نایە لە سەنگەرا بێ بەرامبەری تۆ بەڵام ئێمە خێزان زۆر گرنگە خێزان خاڵی جەوهریە بۆ ئەوەی کە مانا بدا بە خۆشەویستی لە مناڵیەوە بە مناڵ ئەمە زۆر گرنگە ئێمەش بۆ خۆمان لە کۆم خێزانە هۆشمەندە بە دڵنیایەوە لەوەی لە وشیاریمانەوە لە خوێندنەوە بۆ خۆشەویستی لە مانای خۆشەویستی لە تێگەیشتن بۆ خۆشەویستی لە ئیشکردن لەسەر خۆمان بۆ ئەوی بزانین ئەو خۆشەویستی ئەیدەین بۆ کێ یاخود جاری وایە ئێمە لەوانەیە ینی خۆشەویستی بێمەرجمان هەبێ بۆ خاک و وڵاتمانەوەی کە ئێوە باستان کرد چەنەها شەهید لە ڕێی ئەم خاک و وڵاتەیە خێزان و ماڵی خۆی بەجێشتەوە ئێستش لە پێشەوەی سەنگەرەکانن بە 2 هەفتە و بە مانگ دوورن لە خێزانیانەوە ئەمە بە دەردی تۆڵەی لەواچە ئیشێکی تر بکام و چەیەکی زیاتری دەستکەوێ بەڵام ئەمە خۆشەویستیە وای لێکا کە بچێ ئەمە بکە هەروکۆی کاک حاکم ئاماژەی پێدا لە خۆشەویستی و لە عشقا کە دوو بابەتی جیاوازن هەمیشە داهێنان دروستە بێ بۆ نمونە ئەگەر کارەکەی خۆتت خۆش بێ ئەگەر عشقت هەبێ بۆ ئیشەکەت لێو داهێنان سەر هەڵەیە ئەمە زۆر گرنگە بنەماکانی خۆشەویستی ئەو بنەمایانن کە ئێمە بۆ نمونە هەمیشە ئێمە یعنی نابێ خۆمان لەوە لابین ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە حەز ڕۆڵێکی کەم ئەگەڕێ لە دروستکردنی خۆشەویستی بۆ نمونە من ینی هەتاوەکو لە ڕووی جەستەیەوە ئەمە با بڵین توێژینەوەی لەسەر کراوە من لەوانەیە جوانی لە لای من مانایەکی تری هەبێ بۆ نمونە هەیەڵێ ئاوا بێ لە لای یەکێکی تر ئاوا ئەم سیفاتانە بۆ من لەوانەیە لە لای یەکێکی تر بۆ من جیاواز بێ بەڵام ئەبێت جۆرێک لە قبولکردنی
ئەو جسمە ئەو شکڵە ئەو شێوەیە هەرچی هەیە ئەو کەسە قبول بێ لە لای من دواتر خۆشەویستیەکە دروستە بێ لەیەوە خۆش عاشقیش دروستە بێ بەس بەڕێی من ئەوەی کە لە خێزانە هەیە ئەوەی کە لە ژنومێردا هەیە ئەگاتە ڕادێ خێزانوانەمە بەس خۆشەویستی و ناگاتە عاشق عاشق ئەوەیە کە تۆ پێی ناگەیە من جارێکیان لە کۆمنتێک یعنی هیچ ژنومێردێک نییە عاشق من عاشق لە خۆشەویستی عاشق لە خێزانان نییە من ڕای من وایە عاشق نییە لەبەرەوەی عاشقەوەیە کە تۆ پین من لە کۆمنتێک کاشتێکی وام نووسی دنیا هجوم کراسە یعنی هەمیشە ئەو نمونانەی کە ئێمە هەیە پێنەگەیشتن بووە وەلی دێوانە بووە ئەوانەی تر بوون لەیل و مەجنون بوون پێی ناگا دنیای قوربانی داوە بۆ نمونە کێوی فەرهادی بۆ بڕیوە بۆ نمونە نازانم دنیای قوربانی داوە لە پێنە ئەمە عشقە بەبێ گەڕانەوە بۆ ئەوەی ئەم چی لەو دەسەکەوێ یعنی ئەمە فەیلسوفێکی خۆمانێ قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ خۆشەویستی و عاشق خۆشویستنی خۆشیە بۆ یار نەک دەستکەوتنی خۆشەویستی لە یار یعنی من ئەبێت هەمیشە خۆشی تۆم بوێ نەگەڕێم وڵایی من ئەمڕۆ زۆر بیری تۆکەم ئەگەر تۆ نەی ئەوە تۆ ڕقێ لە منە ئەی باوکم من مەجالەکەم ئاوایە ناتوانم بۆم ناگونجێ بۆم ناکرێت دنیای ڕێگریمێ ئەمانە لە توان ناخوێنەوە بەس بیر لە خۆی کاتەوە کە خۆشی لە تۆ بینێ بەڵام ئەوان ئەنانیەتە بەس ئەو کاتێک کە من قبولی ئەوەم کرد کە بۆ نمونە هاوسەرەکەم ناتوانێ ئەمڕۆ بگەڕێتەوە من بەرێ بۆ ئەم حەفلەیە بم با بۆ شوێنێکی تر یعنی خۆشی منی ئەوێ یعنی ئەبێ من چاوەڕێ هەمیشە چاوەڕوانی کەمکەمەوە لەو کەسێک کە خۆشمەوێ عشقی ژۆکۆی کە کاک حاکم ئاماژەی پێدا هەمیشە پێک نەگەیشتنە هەمیشە بێمەرجە هەمیشە ئەوەی کە وەلی دێوانە پیان و تۆ شەمە خۆشەوەوە چاوی خێلە و ئەوە وایە توێتی وەرە لەم چاوی منەوە سەیری شەم بکە ئیتر نازانم بابەتەکانم تێکەڵاو کردیان وەڵامەکە پێگەیشتووە حاکم ئەوەی پەیامخان باسی کرد ئەوە عاشق لە چاوی معشوقەکەی ئیتر جوان ئەڵێ وەرە لە چاوی منەوە تەماشایکە یاخود هەردەم دایک و باوک مناڵەکەی خۆیان پێ جوانە یعنی ئەوەی کاڵێن ژیشک مناڵەکەی خۆی لە هەمووشت پێ نەرمونۆڵترە هەموو لەشی دڕکە دوای ئەوە خۆشەویست جوانیش یعنی شتێکی نیسبی ئەوەی لای تۆ جوانە شەر نییە لای من جوان بێەوە پێچەوانەوەست بەڵام چ شتێکە ئەم خۆشەویستیە دروستەکە یعنی هەندێک هەیە دەڵێن یەکێ لەوانە شەمسیش ئەڵێ خۆشەویستی زیاتر لە ڕێزگرتنە یعنی متمانە و ڕێز متمانە باشە خۆشەویستی و عاشق دروستەکە هەزانی چۆن کاک سۆران ئەگەر دیسانەوە بە حەز لابینەوە با بینە سەر خۆشەویستی و عاشقەکە عاشقەکەش تۆزێ بخەرەوە ئەو لاوچووکە پەیامخانیش باسی کرد عاشق چاوەڕوانی هیچ شتێک لە معشوق ناکە یعنی ئەمە شتێکی زۆر جیاوازە هەم لە لایەنە عیرفانیەکەی هەم لە لایەنە مادیەکەی بەڵام خۆشەویستی بەڕاستی هەندێک جار ئەم هەستە بۆ لە لای تۆ دروست ئەبێ من پێم وایە هەتا ئێستا زانستیش بە من نەگەیشتووە تەفسیری ڕۆحیە تەفسیری من ئەوەیە کە ئەڵێم خوای گەورە ئەو شتە ئەخاتە ناو ناخی تۆوە واد لێ ئەکا ئیتر ئەم کەسە زۆر خۆشە دەبێت ینی هیچ پێویست ناکە یەک جار جوان بێ ئەنجلینا جۆلی بێ مەرج نییە واهی بێ یان بابڕین لەم ئەکتەرە هەرە قۆز و جوانەکان مەرج نییە ئەوانە بێ ئەو هەستە چۆنە حاکم لە فەرهەنگی غەربە ئەوە هەیە بڵێن فریشتەکە بە باڵێکە و تیرەکانش پێ و لە دڵی ئەدات لای خۆشمانەیە ئەڵێ تیری عاشقیەتی دەڵێ ڕاست یاخود ئەڵێ فڵان کەس دڵی بە فڵان کەسەوەی تۆ ئەمە من پێم وایە ئەم هەستە بەدەست تۆ نییە لە دەرەوەی ئیرادەی تۆیە چونکە ئەگەر لە ناو ئیرادەی تۆ بوو ئەوە ئەبێەوەتەوە بە حەز ڕای من وایە لە دەرەوەی ئیرادەی تۆیە شتێک هەیە ئیحائێک هەیە من ئەڵێم ئەوە دەسەڵاتی خوایە وات لێکە ئەی حاکم ئەمە چییە کە ئەڵێن مەسەرەن هەر لە ئینگلیز جەنابەت ئەوە شارەزات هەیە لێ ئەڵێن کیمستری یعنی کیمیاییمان بۆیەکە یاخود شتێک ئەو کیمیایە چێ جوڵێنێ پرسیارەکە ئەمەیە ئەو کیمیایە بۆ لەو کاتەیە دروست دەبێت ئەو حاڵەتە کیمیایە چۆن دروست بوو من کارم بەوە نییە یەکێک بڕوای بەوە یان بڕوای پێ نییە بەڵام من ئەڵێم ینی ڕای من ئەوایە ینی هێزێک هەیە لە سەروی تۆوەیە لەم کاتەیە ئەو
هەستە لە لای تۆ ئەجوڵێنێ وا لێەکە ئیتر تۆ ئەم کەسەت خۆشەوێ ئەمەشە ئیتر پاڵی پێوەنێ دەستبەرداری ئەم خۆشەویستە نەبی بۆیە ڕوتمەگەر ئەو کاتە لە بەرامبەرەکەش هەمان خۆشەویستی وەرگریتەوە وەکو ئەوەی پەیامخانیش ئامادەی پێکرد ئەوە ئەبێتە خێزانێکی بەختەوە خێزانێک کە ئەتوانێت مناڵێکیان هەبێ ئەو مناڵانە پڕ بن لە خۆشەویستی تۆ بێنەرە بەرچاوت کاکە ئەنی لە وڵاتی ئێمە لەبەرەوەی بەداخەوە ئێمە زۆر هەندێک جار خۆشەویستی تەنها و تەنها پچوچێکەکەینەوە لە بینی نێر و مێ لە بینی کوڕ و کچێکە ئێمە ئێستا ژینگەمان خۆش ناوێ کاکە یعنی ڕاوکردن هەرچی پەلەوەرە کوشتمان هیچمان نەهێش کاکە هەرچی ئاژەڵی کێویە کوشتمان دەڤەری بارزانی لێ دەرکەی کە ئەوان بە تەواوی ژینگە پارێز نایەڵن باکاتی وەرە سەیری باکاتی شوێنەکانی کە ئەمە ئەوەیە کە تۆ هیچ خۆشەویستیەکەت نییە بۆ ژینگەکەت بۆ خاکەکەت نییە خۆشەویستیمان نییە بۆ خۆمان بۆ خۆم خۆم مەسەلەن ئەژینا من چۆن ئەم ژینگەی کە خۆم تیا ئەژیم وێرانیەکەم وێرانێکە لەبەر ئەوەی دیسانەوە گەڕێنەوە بۆ مەسەلەی ڕقەکە پەروەردەی مناڵیەکەی پڕ نەکراوە لە خۆشەویستی وای لێ نەکراوە تۆ بێ ئەم دارە خۆش بوێ تۆ سەرنجی هەندێشت بدە من زۆر بە وردی سەیری خەڵکەکەم مەسەن لۆ کاتێ تەلەفۆنێکی پێ قسەیەکە لە لای دار نەمامێکەوە تازە ڕوێنراوە هەر لە خۆی باەیە ها وای لێکە لێ ئەکاتەوە کاکە بای لێکەی یعنی ئەمە تازە ڕوێنراوە بێ هیچ ئاگای لە خۆی نییە ینی لەگەڵ تەلەفۆنەکەشی مەشغوڵە یان ئەو هەموو عالەمەی کە تۆ ئەیبینی و ئەڕوا بۆ سەیران ڕۆژانە ئەڕۆن ینی هەموو پێشەم و جومعەیەک ئەرێ کاکە تۆ ئەگەر ئەم خاکەی ئێمە کە ئەو هەموو قوربانیی بۆ دراوە ئەو هەموو خەڵکە خۆی بۆ بە کوشت داوە تۆ لانی کەم دە عەلاگە شتی بردووە لەگەڵ خۆت لەولاوە یەک عەلاگە خۆڵە بۆ نایەتی بیخیتە پشتی ئۆتۆمبیلەکەت و بێنی تۆ بیخیتە حاویەکەەوە نە هەر هەمویان بڵاو کردوتە لەو سەرجادەیە کە بە شەرتی هەفتەی داهاتوو شەر خۆمان دیسانە چینەوە بۆ هەمان شوێن ئەچێتەوە بۆ هەمان شوێنیش کاکە ئەمانەش هەمووی خۆشەویستین ینی خۆشەویستی بچووک نابێتەوە لە بینی نێر و مێدا ئەی حاکم ئەوەی کە ئەڵێن ئەوەی پەیامخانیش باسی کرد لە فەرهەنگی خۆشەویستی و عاشقا ئەوەیە عاشق نەگا بە معشوقی ئەوەی درعاشقەیە هەڵەیە من ناڵێم نەگا پێی چونکە عاشق ئەوەی کە عارفەکانیش باسییان کردووە تۆ داوای هیچ ناکەیت ینی چاوەڕوان ناکەیت بگەی بەو معشوقن هەر ئەو معشوقی خۆتی خۆشەوێ و تەواو ینی هیچ شتێکی تیانە تۆ بۆی ئەسووتەی ئەگەر بگەی پێی باشتر ئەگەر نەگەی ئەوە ئاخر ئەزانی شۆنەوە ئەگەر باسی پێگەیشتنمان کرد ئەبێتەوە بە خۆشەویستی ینی عاشق ئەو سووتانەیە بۆ داهێنان جا داهێنانەکان لە هەر بوارێکا بێ لە بوارە مادیەکە بێ یا لە بوارە دەکەواتە ئەوە ڕاستەکە ئەگەر پێی بگەی دیتر عاشقەکە نامێنێت من پێم وایە ئەبێتەوە بە خۆشەویستی ئەبێتەوە بە خۆشەویستی بۆیە عاشق مەسەلە پێگەیشتن نییە تۆ کەسێکت خۆشەوێ ڕەنگە هەر ئاگایشی لێ نەبێ ینی بەڕەنگە ئەگەر وایی بێ و پێم وتی ینی عارفە گەورەکان کە عاشقی خوابوون نە لە ترسی جەهەنەم و سووتان و تەعزیبە نە لەبەر خۆشی بەهەشت و بەڵێنەکانە نەخێر تەنها و تەنها لەبەر گەورەی خوا خۆیەتی ئەمەیە کە باسی عاشقەکەی جا ئەوە لە ناحیە مادیەکەەوە تۆزێ زەحمەتە با بڕین تێی بگەی وەکو پێم وتی ینی گراهام بێڵ تەلەفۆنی داهێنا تەنها بۆی جۆی لە خۆشەویستەکەی بێ ئەو تا هەمووانڕین هەر هەموو سوودمان لێ وەرگرت بڵێ پەیامخان یەکێ لە میوانەکان ئەو خانمە لە سلێمانی و ئەیوت یعنی خۆشەویستی تۆ ئەبێ بۆ بەردێکت هەبێ ئەبێ بۆ دارێکت هەبێ ئەبێ یعنی خۆشەویستی شەر نییە کەسێک بۆ کەسێک بێ تەنانەت شەر نییە بۆ مرۆڤ بێگەرە و مرۆڤ باوکیشت بێ یا مناڵت بێ یاخود دایکێکت بێ یا هاوڕێکت بێ یا برا خوشکەکەشت بێ تەنانەت ئەبێ خۆشەویستیت بۆ هەموو شتێک هەبێ هەموو بوونەوەری هەموو شتێک کە خوای گەورە خەڵقی کردووە بەڵام ئەمە تۆزێ زیاتر ناچێتە بابی فەنتازیا و تۆ چیرۆگنووسی ئەمە فەنتازیانە با بڵین خۆشەویستی کاتێک کە لە مناڵیەوە ئێمە مانامان پێدا یان مانایان پێدا بە ئێمە لە مناڵیمانە ئەو وەختە ئێمە ئەتوانین
هەموو شتێکمان خۆش بێ خۆشەویستی و ڕقد و بابەتی پێچەوانن ئەگەر ئێمە با بڵین هەمیشە وا بیرەکەنەوە ئەم جیلە تازەی ئێمە لە ئێستاە ئەڵێن من وڵاتەکەی خۆم خۆش نایە لەبەرەوەی فلانە سیاسی وایە فلانە حیزب وایە فلانە کەس وایە یعنی تۆ سەیریکە خۆشەویستی ئەم وڵات و نیشتیمان و ئاو و هەوا جوانەی کوردستان بچووکە کاتەوە لە هەڵوێستی سیاسی حیزبێکەیان هەر شتێک هەیە یعنی ئەمە تێنەگەیشتنە لە مانای خۆشەویستی کاتێک کە ژینگەکەت پیسە ئەی بۆ بیر لەوە ناکەیتەوە ئەمە زیانی تەندروستی چەند لە تۆ ئەدا بۆ خۆشت ناوێ کاتێککە ئەو پاژماوە پیسێ بەجێێڵی ئەم بۆن و بەرامە یاخود دارەکانە سووتێنی ئۆکسسیژین کەمە بێتەوە ئەمە بۆ خۆی لە جۆرێک لە جۆرەکان ناوشیاریشە ئەتوانین بڵین ئەمە ناوشیاریە کاتێ ئێمە خۆشەویستیمان نییە بۆ هەموو شتێ بەڵام لە وڵاتانی تر ئەگەر ئێمە لەوە دەرچین تا ڕادێک ئەمە فەنتازیان نییە بەڵام ئەتوانین وەکو بە یاسا ڕێکەخرێ لە وڵاتانی ترا بۆ نمونە عقوبەی لەسەر ئەگەر تۆ خۆشت ناوێ ئەمە یاساکەیەتی لەبەرچی خۆشت ناوێت ئەمە بابەتێکە و کێشەی خۆتە بەڵام تۆ ناتوانانی زیان بیلەوە یعنی ئەو ڕقەی ئەو نەبوونی خۆشەویستی ئەو بۆ ژینگە بۆ وڵات بۆ خاک بۆ ئاو زیان ئەدا لە من بۆ نمونە داروبەردە سووتێنیە زیان و ینی بەهینی تەندروست زەرەری تەندروستیەکەی بۆ من هەیە بۆ تۆ هەیە بۆ کەسێکی تر هەیە بەڵام بابەتی خۆشەویستی زۆر گرنگە ئێمە جەخت لەسەرەوە بکەینەوە مەرجمان نەبێ ئەمە جیاوازە لە بابەتی ئەوەی دروستکردنی خێزانە ئەمە ئەبێ کەسێک هەڵە بژێرین لەسەر بنەما بێ لەسەر کۆمەڵێ بەها بێ ئەمانە فڕستکەین بۆی ئەمە لە ئەخیرا تووشی جۆرێک لە پەشیمانی نەبین ژیارێکی بەختەوەرمان هەبێت تا ڕادێک کەمترین ئاژاو و کێشەمان هەبێ بۆیە کە عاشق جێی نابێتەوە لە ناو خێزانە من زۆر جەختەکەمەوە لەسەرەوە عاشق بوونی نییە لە ناو خێزانە چونکە ژیان ڕۆتیناتە دووبارە بوونەوەیە ئیلتیزاماتی ترە کەمتر پەرژێتە سەر ئەو بابەتە مناڵیەتە ناوە خۆشەویستی زۆرێک کە لە خێزانەکانە دایک یەکسەر با بڵین خۆشەویستی هەمووی داماڵێ بۆ مناڵەکەی و جۆرێک لە دوورکەوتنەوە دروستە بێ خۆشەویستەکەش کەمە بێتەوە چ جایەوەی کە بگا بە عاشقەکە باش ئەمە پرسیارێکی لا دروست کردم یعنی هەندێک دایک بە تایبەتی دایک خۆشەویستی بۆ مناڵەکانی ئەوە زۆرن ئەم حرسی هەیە لە سەریان کێشەی بۆ ئەبنێتەوە ینی مناوانەکەی وانەچی وانەکی یاخۆت هەندێک کەسێ ئەمە خۆشەویستی بۆ پارە هەیە زۆر شت لە دەستەیە بۆ گەیشتن بە پارە یاخۆت بەناو بانک بوون یاخۆت بەدەستهێنانی پلە و پۆست و پایەیەک یعنی ئەمەش خۆ هەر خۆشەویستیە جۆرێک لە جۆرەکانی خۆشەویستی بەڵام تۆ دوجار بە خراپ ئەشکێتەوە بە دڵنیایی لۆژیک زۆر گرنگە عاشق واز لێ بێنە لۆژیک زۆر گرنگە ڕۆڵ ببینێ لە جۆری پەیوەندی خۆشەویستیە ئەگەر ئێمە عقل و لۆژیک بەکارنێنین بۆ نمونە زیاد لە حەد گرنگی دان بە مناڵت بۆ ئەکاتە کەسێکی بێمتمانە بەخۆ مناڵت بۆ کاتە کەسێکی دوورە پەرێز و ناکۆمەڵایەتی تێکەڵ نابێ مناڵت بۆ کاتە مناڵێکی دەستەمەوە هەمیشە پێویستی بە تۆی ئای دایکم لە ماڵ نەبێ من سەعیم بۆ ناکرێ باوکم لە ماڵ نەبێ من ناتوانم بڕۆم بۆ فڵانە شوێن هەمیشە مناڵێکت هەیە دەستەمە و لە چاوەڕوانیە بێ پێداویستەکانی بۆ دابین بکەی ئەمە چیرۆکێک هەیە لەسەری فیلێکە بەچکەکەی خۆی ئەمە نەخۆشەوێ ئەمە نەخۆشەوێ مێشێک گێتە سەری لە خۆشەویستی خۆی بۆ مێشەکە قاچی پیانێ و بەچکەکەی خۆی کوژێ و پانیەکاتەوە ئەمە جۆرێکە لە خۆشەویستی تۆ مناڵەکەی خۆتت خۆشوی مێشێک پێوەی بەیان قاچی تۆ پانیکەیتەوە یعنی ئەمە بهێنە بیش و بهێنە بۆ دایکێک کاتی ئەمەنە مناڵەکەی خۆی خۆشەوێ لە هاوسەرەکەی دوورەکەێتەوە گرنگی نادا بە هاوسەرەکەی ئەمە کێشەی بۆ دروستەکە دەیان کێشەی بۆ دروستەکە ئەمە مناڵێکی بێمتمانە مناڵێکی دەستەمۆ مناڵێکی سیقە بەخۆی ناکە مناڵێکە هەمیشە چۆنەڵی تااقەتی کۆمەڵایەتی نییە دەسە پارچێ دەسە بە کوردەکەی خۆمان ئەم جۆرە خۆشەویستی ئەگەر هۆشمەندی لەگەڵ نەبێ ئەگەر لۆژیک و عقلی لەگەڵ نەبێ ئەگەر ئێمە ئاگامان لێ نەبێ زەرەر ئەدا لە خۆشەویستەکەمان لە مناڵەکەمان لە هاوسەرەکەمان بۆ نمونە پیاو هەمیشە ڕقی لەوەیە کە تەلەفۆنی بۆگەی بڵێ لەکوێی ئەو لەوە تێ ناگا ئەمەی تۆ لە خۆشەویستیەوە بۆ خۆم ئەوە ئەبینم لە خۆم لە زۆر ژنانی ترا بەس حاکم یەکسەر پێگەنینی هات ئەوە بەسەری هاتووە ئەوە پیاو بە لۆژیک بیر ناکاتەوە بەوە هەمیشە وازانێت تۆ لە سوچی محاسبەی بزانی ئەو لەکوێ تۆ لە هەر شوێنێ بێ خۆ لەوانێت جای باشە پێشە ناڵێکە لە شوێنێ بەس تۆ لە خۆشەویستیتەوەی ئەمە ینی لێ پرسیینەوە نیە هەواڵ پرسیینە باشە خۆش ینی هەواڵ پرسیین و بۆ لەکوێ بۆ خرەزانی چۆنە بۆ ئەیانوێت لە گوگل ماپ ئیشکەی ناویگەیشن زۆر میمەوە ببوورە زۆر میمە ئەزانی بۆجا کە تۆزێکی ژەچیتە تەمەنەوە یعنی ها تۆزی تر
باسی خۆمانەکە حساسیەتەکە ئیتر وردە پیر وی کاکە ناتوانانی 10 کیلۆ هەڵگری ناشتا گەنجی ئەترسێ تۆ شتێکت لێ بەسەر بە بکەوی قاچێکە بشکێ دەستێکە بشکێ بۆیەڵێ لە چۆی کاتی خۆی خەوتی نانە خواردووە ئەمە خۆشەویستیە بەڵێ ئەو گرنگ بەڵام یەک خاڵ ئەوەی لەسەر مناڵەکان باست کرد ئەوە زۆر گرنگە کە ژن یا بڵێن دایک لەبەر ئەوەی ئیتر کە ئەوە پارچەیەکە لە خۆی بمانەوێ نەمانوێ ئیحتیمام گرنگی زیاتر بە مناڵەکە ئەدا کەمترە بێتەوە لە هاوسەرەکەی کاتیشی نابجا ئەوە ئەگەر لە یەکتری تێب بگەن هیچ کێشەیە دروست نابێ ینی پیاوەکە لەوێ غیرە ناکە ینی بە ناڵێم غیرە با بڵێم نازانم ناوی ئەبێت تێبگا کە ئەو مناڵە پارچەیەکە لەو ژنە هیچی لە تۆ کەم نەکردوتەوە حاکم هێشتا تێنەگەیشتم مەسلەی ئەوەی کە لە کوێی بزەبت ئەوە چی بوو وڵی قوربانجا ئیتر خۆش بێ یان ناخۆش بێ تێگەی تۆش جەنابیشە ئەوەش ئەو بەزمەکان هەیە تۆ خۆتی لێ مەپەڕێنەرەوە بازی خۆمان وام پێ بە شێوەیەکی گشتی بەعام بڵێن بەعام ینی کاکە من وای تەفسیرەکەم ئەوە بەشێکە لەو خۆشەویستیە بەشێکە لەو ترسە ئەترسێت تۆ لە دەست بدا ئیتر بۆ شتێک حاکەم ببوورە قەتریشتەکەم بێجگەلەوە بۆ نمونە من کۆمەڵێ پێویستیم هەیە یان ئیشێکم هەیەیان کاک سۆران خەریکی بەرنامە ئامادەکردنە لەواچێ پێویستێکی هەبێت لەو کاتیان نەبێ بۆی کە ئەم پێداویستیانێ بۆ خێزانەکەی دابین کاکە ئەڵێ لەکوێڵە لە بەرنامەم یعنی من کاتی ئەوم نییە جارێ ئەم پێداویستی تۆ دابین کە یان وەختم نییە قسە بکەم یان لە کۆبوونەوەیەکەم بۆیە لۆژیک و لێک تێگەیشتن ئەمە ینی پرسیار دەکەن کە خانمان ئەڵێن لەکوێی ئەوێ بۆی بڵیت بۆ نمونە لە فڵان شوێنم خەریکی ئەم شتم اینجا ئەگەر ئەو ئەزانێ ئەگەر تۆ کاتت بۆ داواکارێکی ئەو یاخود دڵنیاییەوە هەمیشە من لە کوێیەکانی خۆم بۆ هاوسەرەکەم بۆ ئەوە بۆ نمونە شوێنەکەی یان خەڵکی تری لەگەڵایان جاری وا هەیە ئەتەوێ قسەیەک بکەی سوعبەتێ بکەی ئەها دەنگی تەلەفۆنەکە بەرزە ئەو تێنەگە ئەمانە ڕوئەن بۆ ئەوەی تێبگەیتەوە کە فڵان کەسی دەگەڵە وەختی نیە ئەو باسانە بکەیتەوە ئەلەمەوە هیوادارم پیاوان لەوە تێبگەنەوە ئەمە خۆشەویستیە وڵای ئەوەنی هەوڵێن تێمە ناپرسین تۆ پرسی لە حیاتمە تۆ پرسی مەسەلا ئەرژنەکە لە شووی جار و زۆربەی کاتی زامیان لە ماڵەوە من هەندێک جارە پرسم ئەزانم ئەپرسم ئەرە بووی بزانم باش کاتەکەی ڕوا پێی خۆشە بە تەنیانە بۆ خۆ ئێمە تۆزێک باسی ئیشەوە هەندێک جار لە یەکتری دابڕێن بەڵام ئەو بەردەوام زیاتر لە من نەپرسێ منش لەوە پرسم بەڵام ئەو زیاتر لە من نەپرسێ باشە حاکم دەڵێن ئەوە لە کەڵچەری زیاتر ڕۆژ هەڵاتە دەڵێن هاوسەرگیری گۆڕستانی خۆشەویستیە ئەزانی چۆنە سیرکە ئێمە چۆن لە خۆشەویستی گەیشتوین ئەمە مەسەلەکەیە ئەگەر حەز بوو بڵێ ڕاستە گۆڕستانی خۆشەویستیە ئەگەر حەز بوو بەڵام ئەگەر خۆشەویستی گۆڕستانی حەزەکەیە گۆڕستانی حەزەکەیە بەڵام ئەگەر خۆشەویستی بوو سەیریکە تۆ لە خۆشەویستیە مەرج نییە حەز بمێنێ من تێمەگەی ئەڵێم چی مەرج نییە ئەوە بمێنێ هیچ مەرج نییە بەڵام خۆشەویستیەک هەیە شتێکی ئەم دوو کەسە ئیتر بە یەکەون یەکتریان خۆش ئەوێ شتەکانی کە هەمووی چۆتە دەرەوە هیچی کەیتیان نەماوە پێویستیان بەوانە نەماوە تەنها پێویستی بەو دەربڕینێ بەو هەستەیە جاری وایە ڕەنگە کەمترین قسەش لەگەڵ یەکتر بکەن بەڵام هەر بە هەست هەر بە تەماشاکردنی یەکتر ئەزانن بەرامبەرەکەی خۆشیوێ ئەزانێت بەرامبەرەکەی بەتەنگێوەیە ئەزانێ خەمیەتی جا هەتا پیرتر بی تەمەند درێژ بی هەستیش بەوە زیاترەکەی تو جارێوتە نیو قەڕن نیو قەڕن ینی 50 ساڵ تۆ با تۆزێککە سەرکەوی ینی ئەوە سیرێکی زیاترەکە ئەنجا زیاتر هەست بە خۆشەویستیەکەکی من بۆ خۆم وام ئێستا لەبەرەوە ڕەنگە ڕۆژی ئەگەر کە نەرمترە بیتەوە حاکم قوربان هەر زۆر نەرمە بیێسانی پێیان خان خانمان زۆر دووپاتی خۆشەویستی ئەکەنەوە ینی زۆربەی شتەکان لای ئەوان خۆشەویستیە خۆشەویستیان بۆ ژیان وا ئەکا جلی جوانتر لە بەرکەن خۆیانە ڕازێننەوە کە میوانێکیەت سفر ئەڕازێننەوە یعنی پیاو کەمتر ئەمە من تێگەم ئەمە زیاتر بۆ خۆشەویستی ژیانە ژیان دۆستیە ئەمەی خانمان ئەیکەن ئەمە خوای گەورە وای دروست کردووە جیاوازی ئێمە و ئێوە یاخود ئەمە شتێک ئێوە بە بەردەوامی تەمرینی تیاکەن
باوەڕ ناکەم تەبرین بێ لەبەرەوەی ژن بۆ خۆی کاینێکی سۆزدارە، ژن بۆ خۆی کاینێکی ناسکە، پڕە لە عەتف، پڕە لە سۆز. جاری وا هەیە وەکوی کە وتم پێت لە بڵێن پێش ئێستا، ئەگەر هەندێک لە لۆژیک بەکارنێنین، هەندێک لە عەقڵ بەکارنێنین، هەمیشە ئێمە سەرچاوەی وزەمان ئەو کەسە بێ، یعنی تەنها من لە مێردەکەمەوە و ئەم هەموو وزە و خۆشەویستێ وەرگرم وزەی زۆری من بۆ ئەو هەمیشە ئەها ئەو وزە زۆرە پاڵی پێوەنێ دوورەکەوێتەوە. بۆیە ژن بۆ خۆی بە تەبیعەتی سروشت خۆشەویستی دروستەکە. ئەو مناڵێک گەیەنێتە دنیا ماوەی 9 مانگ بە هەڵی ئەگرێ، دواتر کە هەر ئەو کاتی لە دایک ئەبێ بە کۆمەڵی ئازار و هیلاکیەوە بە خێوێکە و پەروەردەیەکە و گەورەیەکە تەحملە شەرخوای گەورە خۆی کردوێتی بە دڵنیایی ئەمە سروشت، ئەمە خوای گەورە ئەم وزە، ئەم سۆزە، ئەم عەتفەی داوە بە ژن و من بۆ خۆم وەکو ژنێک، وەکو دایکێک، وەکو هاوسەرێک زۆر فەخری پێوەکەم، زۆریشم پێخۆشە. بەڵام با ئێمەی ژنان لەوە تێ بگەین نەبێتە زەرەر بۆمان، یعنی سەرچاوی خۆشەویستی ئێمە هەر مناڵەکانمان نەبێ، سەرچاوی خۆشەویستی ئێمە هەر هاوسەرەکەمان نەبێ، یان سەرچاوی خۆشەویستی ئەمە بۆ نمونە ئەتوانین مناڵەکانمان خۆش بوێ، هاوسەرەکەمان خۆش بوێ، ئیشەکەمان خۆش بوێ. یعنی زۆر ژنی ئێمە کە زەواجەکە و مناڵی ئەبێ ئیتر دائەبڕێ، نە ئیشی وەکو ئیشەمێنێ، نە ئەتوانێت داهێنان بکە، نە ئەتوانێ بیپەرژێتە سەر تەنانەت کە سوکار و نزیکەکانی خۆشی. بۆیە خۆشەویستی دەبێت بە ئاگاییەوە بێ. یعنی ئەکرێ هەر خواردن دروستکردن و ئەو مێزرازانەوەی کە خانمانێکن بۆ خێزانەکانیان ئەوە خۆی خۆشەویستی بە دڵنیایی ئەوە خۆشەویستی. ئەگەر من خۆشەویستیم نەبێت لەکوێ توانم دانیشم 3 نەوع شلە بڕازێنمەوە 4-5 نەوع زەڵاتە بکەم، ئەمە خۆشەویستیە. ئەو کاتەشی کە هاوسەرەکەت دەستخۆشی دەیەکە، بیان بڵێن جۆرێک سەیریەکە پێزانینی بۆ هەیە، ئەمە خۆشەویستێکە زۆر زیاترەکە. ئەو کۆی کاک حاکم وتی شەرتنی هەر قسەکردن بێت. جاری وا هەیە کە من هەر بۆ خۆم دۆزە حەساسم لەوە کە بە کەوچکەکەی خۆ ئاواکی بۆکە و بە دڵیەتی ئیتر هەستەکەی زۆربەی پیاوان ناڵم ئەمە قسەیەکە نازەم هەریکەم ئەڵێن خانمان زیاتر ئەم مێزرازانەوە و ئەو 4-5 نەوع شلە و برنج و گۆشت و زیاتر کە میوانیت، یعنی تەنها بۆ پیاوەکەی و بۆ ئەوە دروست ناکە. شەرت نییە من نازانانی چۆنە میوان هەموو ڕۆژێ لە ماڵی تۆ نییە، عنی تۆ ڕەبێ ڕێزێکی تایبەتت بۆ میوانەکەت هەبێ، ناکرێت تۆش با بڵێن میوانێکت یعنی ساڵێکە نەتبینیوەیەتە ماڵەکەت هەروە بە ئاسایی بڕواتە دەرەوە. زیادەڕەویش نام بۆ خۆم لەگەڵ زیادەڕەویانیم، بەڵام چی پێخۆشە، چی حەز لێیە بۆی ئامادە بکەی، بۆی بڕازێنیتەوە، بەڵام ئەمە مەفروزە بۆ ماڵ و مناڵی خۆشن. جاری وا هەیە ئێمە لە خێزانەکەمانە بۆ نمونە هاوسەرەکەم حەزی لە خواردنێک نییە، ئیتر شەرت نییە من هەر لەبەر خاتری ئەوەی کە ئەو حەزی لێ نییە مناڵەکانم فەرامۆش بکەم، یان مناڵەکانم حەزیان لە جۆرە خواردنێک نییە و هاوسەرەکەم ئەبێ ئەو ئینسیجام و تەفاهم و لێک ئەو باڵانسە زۆر زۆر گرنگە، دەستخۆش زەحمەت نییە بڕوا بکە، هیچ زەحمەت نییە. ئەتوانی بۆ نمونە ئەم ئێوارەیە ئێمە حەزمان بۆ نمونە من هاوسەرەکەم بۆ خۆی زۆر حەزی لە خواردنی کوردەواری و چوزانەمە زۆربەی پیاوانوان بەڵێ حەزی لێە. من ئەوەی بۆ دابینەکەم جۆرێکە لە خۆشەویستی وە لەوە ئێستا کردوانە بە نقطەی زۆر بەڵێنەوە ژن خۆشەویستی پیاو لە مەعیدەیە بەڵام خاڵێکی کەش هەیە کاک سۆران پێیان خوان ینی خاڵێک هەیە بەیە من لە بیرمان بێنی هەر لە خواردنان نەبێت ژن ئەمەش ئەوەی کە من خوێندومەتەوە علم النفس یان علمە ژن ئەتوانێت 180 دەرەجە ببینێ کە سەیرەکە. ئێمەمانان جەناب تو جەناب یەک نقطە بینین، یەک نقطەی بشکۆلە ئەو نقطەیە بینین تێگەی، بەڵام ئەوان کاکە ئەو توانایی کە خوا داوێتی بەوان ئەو ئەتوانێت 180 دەرەجە بینێ. ئێستا ئەگەر سەیری ئێرە بکە پەیامخان ئەمە هەمووی بینیوە، بەڵام من ڕەنگە هەر ئەو کاردانەوەکەم بینی ئەخە بۆیە ئەو توانایان هەیە. خانمان زۆر پیان خۆشەکە دەستخۆشییان لێ بڵێ هێنی یەکێ لە گرفتەکانمان چییە؟ ڕەنگە من ئەو ڕەخنەیە لە خۆشمەگرم زۆر جار لە بیرم ناچێ، بەڵام ڕەنگەن جۆرێک با بڵین ئیهمالی بێ ئەیڵێم بە بەردەوامی وڵات دەستخۆشنەکە وڵاو ئیشێکی زۆر ئەنی تەنانەت با من حەزەکەم ئەوەشت پێ بڵێم، یعنی زۆربەی جلوبەرجی من ئەو دابینیەکە، ینی ئەو ئەیکڕێ ئەوەی کردووە. ڕەنگە من ئەو کەم تەرخەمیم هەبێت نەتوانم ئەوەی بۆ بکەم، بەڵام بەرەوەڵات دەستخۆشیشی دیەکەم و بانە جاریش
کە شتێکی دانابێت نەیبینم وەکو پێم وتی 180 دەرەجە لێ شتێک گۆڕاوە تۆ بینی وەڵم نەوەڵات چۆن ماڵە لە دووری 100 مترەوە کاکە موروویەکە بینی ئەوە تۆ بە دووربینی سەیریکەی تۆ نایبینی کاکە ئەو توانای ئێوەیە بەدڵنیایی ئەمە توانایە کە خوایەتی بەڵێ بەڵێ ینی بە جددی زۆر من لەوەیە کاکە چۆن ئەوە بینی ڕای بینێ جواب ئەوەی لە بابەتەکە دەرنەچینێ من ینی مەسلەی خۆشەویستیەکە کە ئەوەی بەگەر بگەڕێمەوە سەر ئەوەی لە چۆی ئەوە دەربڕینی خۆشەویستیەکەی چونکە ئیتر بە تەنگ تۆوەیە ئیتر خۆشەویستیەکە بۆ بە جۆرێک لە خەمیش لە خەمی ئەوەیە کە خوانەخواستە تۆ لە دەست بە ئینشاءڵڵا ئەگەر تۆی لە دەستدا ئەو کاتە چۆنکەم بەدڵی خۆتانە بێ و بەدڵی بینەرە بەڕێز و خۆشەویستەکانیشمانە بێ کاتی بەناوەکەمان بەداخەوە هەرەوڵە بوو گفتوگۆکردن لەگەڵ ئێوە بەڕاستی زۆر چێژبەخشە هیوادارم هەر دڵتان پڕ بێت لە خۆشەویستی و جوانی حاکم تۆ وەکو تێک و خۆشەویستیەک چی ئەبەخشی پێمان وڵە کاک سۆران من دەڵێم هەوڵ بدە چەنی بۆ دەکرێت مەهێڵە ڕق بێتە ناو دڵتەوە بەردەوام ڕێی پێمەدە ناو دڵە ناو دەروونە پڕکە لە خۆشەویستی بەرامبەر هەموو شتێک بەرامبەر مرۆڤ بەرامبەر ژینگە بەرامبەر خاک و وڵاتەکە پڕی کە لەوە ڕێمەدە ڕق بێتە ناو دڵتەوە دڵنیا بە کە ئاوات کرد دڵێکی گەورەی پڕ لە خۆشەویستی خۆشت لە ڕووی دەرونیەوە زۆر ئارامی تو بۆیە هەوڵ بدە هەموو شتێکت خۆش بێت هەر بژیت حاکم پەیام خان جەناب دەڵێ چی من ئەوەنەی کە دەوروبەرم هاوڕێکانم خێزان کە سوکار ئەزانم کە زۆر خۆشەویستی ئەبەخشم بەبێ ینی چاوەڕوانی لابە و ڕق وزەی زۆر سەرف ئەکا وزەی زۆر ئەوێ ماندوود ئەکا هیلاکت ئەکا تووشی نەخۆشی دەرونیت ئەکا تووشی سترێست ئەکا تووشی خەمت ئەکا باری تەندروستی تێکە ینی ئێستا نەخۆشی دەروون جەستەیی هەیە ئەو نەخۆشیانی کە لە جەستەیە لە ئێمە دەرەکەوێ دەرونیەن ئێمە کاریگەری هەبووە لەسەر جەستەمان ئەمەش هۆکارەکەی چییە هۆکارەکەی ڕقە ئەگەر ئێمە ڕق لابین تێبگەین لە بابەتەکان تێبگەین لە هاوسەرەکەمان تێبگەین لە خۆشەویستەکەمان تێبگەین لە هاوڕێکەمان کارەکە بۆ وایە لەواچی ئەو لە ڕقی ئێمە ئەوەی نەکرد بێ ئێمە وا تێگەیشتوین کە ئەو لە ڕقی ئێمە ئەنی هەڵە تێگەیشتن لابرین خۆشەویستی ببەخشە بەبێ مەرج دڵنیا بە تەندروستیت باشە بێ دڵنیا بە ئارام ئەبی دڵنیا بە دەرونیەن باشە بێت دڵنیا بە وزەی زۆر وەرەگری ئەمە بەبێ گومان بەبێ شک تێستی بکەن لە منی وەرگرە دڵنیا بەوە زۆر سپاس زۆر سپاس بۆت بینەرە خۆشەویستەکان زۆر سپاس هەتا ئێستا لەگەڵمان بوون هیوادارم تەندروست باش بن دڵخۆش بن هەر ئێوەش هەر خۆشەویستن لای ئێمە و هەتا بەرنامێکی تری کاردانەوە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکی باش